بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی کەناڵی یاسمانی پێیان وا بڕیارە لە 12/5 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڕێوە بچێت لەو نێوەندەشدا کۆمەڵی ئیسلامی بە لیستی ژمارە 104 بڕیارە بەشداری ئەم هەڵبژاردنە بکات. دەمەوێت لەم دیدارەدا لە هەوڵاتیان بپرسم لەم هەڵبژاردنەی کە دێتە پێش متمانەی خۆت بە کام هێز و لایەنی سیاسی دەبەخشیت ئەگەر کۆمەڵی ئیسلامی هەڵدەبژێریت لە پێناوچیدا دەنجی پێدەدەیت و هەنگاو کردارەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا تا چەند ڕێزامەندی لە جێی ڕەزامەندی ئێوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بووە. فەرمونون لەگەڵمان بن. هاوڵاتیە کە ئامادەی متمانەی خۆت بە لیستی کۆمەڵی ئیسلامی ببەخشیت ئەگەر متمانەت بۆ لیستە دەبەخشی لە پێناوچیدا. بەخێر ڕاستنتان دەکەم پێشەکەی بەخێر بێن سەر چاوم وەڵاهیدا مەسەلە ئەوەیە کە ئێمە متمانەی پێ دەبەخشین لەبەرەوەی لیستێکی ڕاستگۆیە لیستێکی پاکە لە چەند کاتە چەند جارە کە کاندیدیان هەبووە هەڵبژێردراون خەیانەتی لێ نەبیندراوە ئەڵێسیشیان دیارە لە هەموو ڕوویەکەوە لە خوا بە زیاد بێ هەتا ئێستا هیچ خاڵێک و هیچ شتێکیان ناتوت سەر دەست پاکن لەخوای بە زیاد بێ پەرێز پاکن ئەخلاق پاکن هیچ کەسێک نەیتوانێت تا ئێستا پەنجەی ناڕەزایی و ناشیاوی ناشایستەیان بۆ درێژ بکات. پێتان وایە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی لە بەرەی خەڵکدا بێەوە ئەو هەنگاوانەی ئەو بڕیارانەی داوێتی لە بەرەی خەڵک و میلەتا بۆ بۆیەوە متمانەت بۆ لیستە دەبەخشی؟ بەڵێ ئارێ وەڵڵا هەتا سەر ئێستا متمانەی پێ دەبەخشم کە هەر وتەیەکی بێڵێت یعنی پاش گەزبوونەوەی نێو درۆ و خەیانەتی ئەو فێڵی تێدا نییە. خۆ دەستخۆشیشیان لێ دەکەین و چاوەڕێژ دەکەین ئینشاڵڵا خوای گەورە فرسەتێکی وان پێ بدا لەوەی زیاتر بە پاکی ببێنەوە ڕێوە. ئێمە وەکو بڵێن کۆمەڵ ئیسلامی متمانەی تەواوی جەماوەری بەدەستێناوە بەردەوام لەبەری گەلی ستەم و دیدەدا بووە ئەو ئەندام پەرلەمانە ئەو وەزیرانەی ئەنی توانیویانە ئەرکەکانی خۆیان بەدەست پاکی جێبەجێ بکەن. پێ من چیە بۆ هاوڵاتیان پێتان وایە هاوڵاتیان لەمە پێتان وایە ینی هاوڵاتیان بە چ شێوەیەک ینی متمانە بە کۆمەڵی ئیسلامی بکەن پێتان وایە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی لە ماوەی ڕابردوودا جێگەی باخی هاوڵاتیان بێەوە بڕیارەکانی وەکو هەنگاوەکانی لە بەرژەوەندی خەڵکو و میلەتەکەیدا بووە. بەدڵنیایی ینی کۆمەڵی ئیسلامی توانیوێتی ینی ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات ینی بە شێوەیەکی ڕاست بە شێوەیەکی دەستپاک دا لە هاوڵاتیان دەکەین یعنی هەر دەنگدانە دەتوانێت ژیانی ئەو خەڵکەی ئەنی گوزەرانی ئەو خەڵکەی بە شێوەیەکی خۆشتر بکە. دەنگدان ئەمانەتە ئەتۆ دەتوانێت ئەنی کە کەسی باش هەڵبژێری بۆی لە باشەکانی بەشدار بی. ئەگەر دەنگ بە کەسی خراپ دەی لە جێ متمانەتدا نەبێ ئەنی خیانەت لە دەنگی خۆشت کردووە خیانەت لە خۆشت کردووە لە گێلەکەشت کردووە. هیوادارین ینی ئەو خەڵکە بتوانێت چەندەها ساڵە ئەنی تا ئەشتی تەجروبە کراجارێکی تر تەجروبە نەکاتەوە. مرۆکو هاوڵاتیەک دەمەوێت لەم هەڵبژاردنەدا دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەم لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا خەباتێکی بێوێنەی کردووە ئەندام پەرلەمانەکانمان وەزیرەکانمان جێدەستێکیان دیارە بەڕاستی ئەنجا سەیر دەکەین کۆمەڵی ئیسلامی هەوڵی داوە بەردەوام داوا لە خەڵک کەوەکو خێرخوازی کۆمەڵێک هاوکاری کۆ بکاتەوە پێشکەش بە خەڵکی بەشمێنەتی کوردستانی بکات. ئەوکو خۆم دەنگ بە کۆمەڵی ئیسلامیە دەم و لە ڕابردوو شار دەنگم بە کۆمەڵی ئیسلامی داوە لەبەرەوەی حیزبێکی ئیسلامی سیاسیە و ڕابردوویان پاکە و ئەوەی حەقە ئەوان دەیڵێن و سەمکارانیان هەموو ئاشکرا کردە کە زۆڵیان لە خەڵکی کردووە. لە ئەم هەڵبژاردنەدا ئامادەی متمانەی خۆت بە کام لیست و قوارە ببەخشی ئەگەر ئەو لیستەم بۆ دیاری پێ لە 12/5 تۆ متمانەت بە کام لیست و قوارێ دەبەخشی؟ دەنگ بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەم چونکە لە بەرەی خەڵکدایە لەگەڵ چەساوەکاندایە بەڕاستی خاوەن سەرکردەی ڕاست و پاک و لێ هاتووە تاقیش کرانەوە تا ئێستا بەو کەم ئەوانەی کە هەبوو ئەندام پەرلەمانیان توانیان خزمەتێکی جوان پێشکەش بە هەموو خەڵکی چەوسا و جەماوەر و پاڵپشتی هەر هەمویان بوون. زۆر متمانەی پێ دەکەین کۆمەڵی ئیسلامی جێگای ڕێزە جێگای هەموو شتێکە هەروەها پاک و بێگەردە لە خوای بە زیاد بێ. زۆر سوپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم زۆر هەڵوێستمان هەڵوێستی ویە تا مردن ئینشاڵڵا داوا لە هاوڵاتیانیش دەکەم دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی. پەرلەمانتار وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا تا چەند توانیوانە خزمەت بە هاوڵاتیانی ئەو کەرتە بکەن کە تێدا بوون ئەگەر ینی لە جێگەی متمانەی هاوڵاتیاندا بوون
پێویستە خەڵک چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەڵوێست و کردارانەی وەزیر و پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی بکە لەم دەنگدانەدا متمانەی خۆی بەچێ ببەخشێت. بەڵێ سەرەتا دەستخۆشی لەوێ بەڕێزەکەم لە ئەنجومەنی قەڵازێ ئەنجومەنی خوشکان و برایان هیوای سەرکەوتن یامۆ دەخوازم هیوادارم ئەو کەسانەی کە بە ویژدانانەوە دەنگی خۆیان بدەن متمانەی خۆیان بدەن بێگومان وەزیرەکان پەرلەمانتارەکان هەموو ئەو کارمەندانەی کە لە دام و دەستگا حکومی و حیزبیەکانیشیان کردووە ئەندامانی کۆمەڵ ئیسلامی یەک دەنگ و یەک هەڵوێز بوون بۆ خزمەتکردنی بە دین و ژینی خەڵک وەکو کاک سۆرانیش گوتی ئەگەر هیچیان نەکرد بێت دزیان نەکردووە خیانەتیان لێ نەکردوین بە هەبوونی ئێمە بە دەنگی ئێمە خۆیان سەرمایەدار و دەوڵەمەند نەکردووە هیوادارم خەڵک وەشیار بێ ئەم جارە بە دەنگەکانی حکوومەت سزا بدات. بۆ ئەمە کارمەندێکی تەندروستی چەند ساڵە مافم دەخورێت نیوەی متەکەم دەبردرێت بۆ ئەوی دەنگ دەدەن بە 104 لستی کۆمەڵ ئیسلامی سەرکەوتوو بێ ئیشتەڵایەکەم بەدەست بێنێت. ئەم هەڵبژاردنە بۆ عێراقا تا چەند پێت وایە ینی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارەکانی خولی پێشوو داکۆکارێکی سەرسەخت بوو لە مافی هاوڵاتیان پێتان وایە دیفاعیان لە قوت و ژینی خەڵکی هەرێمی کوردستان کردووە شەڕی بودجە و موچەی هاوڵاتیانیان کردووە لە سەداسەد مافی هەموو خەڵکیان داوە بەڵام حیف و مەخابن بۆ حیزبانەی دیکە کە مافیان فۆتاندوین کە خاکیان فرۆشتوین کە نیوەی متەکەی منیان چەند ساڵە لە 2006 بڕیوە نیوە بە نیوەیان متەکەیان بڕیوم داواکانم لە خوای گەورە تۆڵی یەکی وەکو منیان لێ بکاتەوە هەموو کارمەندەکان تەندروستی کە شەو ڕۆژ شەو نخوونی دەکێشن وە کۆمەڵی ئیسلامی ئینشەڵا یەکەمی بەدەست بێنێ بۆی مافەکانمان بۆ بگێڕێتەوە. متمانەی خۆت بەکەم لیست و قەوارە سیاسی دەبەخشی ئەگەر متمانە بەو لیستە دەبەخشی لە پێناوچیدا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چاودێری هەڵوێست و کردداری کەم لانی سیاسیت کردووە لەم هەڵبژاردندا دەتەوێت دەنگی خۆتی پێ ببەخشیت. سەرەتا بەخێر بێنیا خسەر چاوانم تەوان من چاودێری لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە چاودێری هەموو لایەنەکانمان کردووە کار و چالاکی هەموو حیزبەکانمان کردووە بە کۆن و نوێیانەوە طبعا هیچ حیزبێک یان هیچ نوێنەری هیچ حیزبێکیشیان وەکو حیزبەکان وەکو کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی چ لە پەرلەمانی کوردستان و چ لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕاستتر و چالاکتر و خەمخۆرتر نەبوون طبعا بۆیە دەنگم تاکید بۆ کۆمەڵی ئیسلامیە. ئەرچی هاوڵاتیان پێویستە هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکەن متمانەی خۆیان بە کام هێز و لایانی سیاسی ببەخشن بەڕاست هاوڵاتیانیش بەرپرسیارەتیان ناکەوێتە ئەستۆ کە ماوەی 27 ساڵە حکومڕانانێک دێنەوە سەرکار کە ژیان و گوزەرانی خەڵکیان بەم دۆخی ئێستا گەیاندووە. بێگومان هاوڵاتیان ئەرکستەرەکییان چۆن دەڵێ گەورەترین ئیشیوان ئەوەیە کە خەڵکێکی باش هەڵبژێرن بۆیە و تەماشاکەن ئەو 27 ساڵە کە چۆن بەهەدەر درراوە ئەو هەموو سامانێکە کوردستان بەهەدەر درراوە ژیانی هاوڵاتیان ئێستا هەر نەماوە ینی کوردستان بۆتە جەهەنەمێک لە هاوڵاتیان لە خەڵکی ئەم کوردستانە تەن گرنگترین ئیشی ئەوان ئەوەیە کە کەسێک بنێرنە ئەنجومەی نوێنەرانی عێراق یاخو پەرلەمانی کوردستان کە کابرا پێش هەموو شتێک دەغەمی قیامەتی خۆی بێت کابرا ئەگەر لە غەمی قیامەتی خۆی یان نەبێت و دەستپاک و ئەمین و نوێشکەر نەبێت بە تاکید بۆ تۆش باش نابێت بۆ کوردستانیش باش نابێت بۆ هیچ شوێنێکیش چاک نابێت بۆیە پێم باشە کە پێم وایە کۆمەڵی ئیسلامی باشترین نوێنەر و دڵسۆزترین نوێنەری دەنێرێت بۆ نوێنەری عێراق. دەنگی ئێمە بۆ لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی چونکە لیستی هەڵوێستە طبعا ئێمە کە خۆمان یەکداکردەوە بۆ دەنگدان بەم لیستە هۆکارەکەەوە کە لیستی هەڵوێستە لە ڕابردوودا تاقیکراوەتەوە بینیمان و هەڵسوکەوت و ڕەفتارەکانمان بینیوە لە بەری مەزلومان و بەری چەساواندا بۆ دژی ستەمکار و گەندەڵکاران بوو بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە هاوڵاتیانی خۆشەویست ڕوو بکەنە سندوقەکانی دەنگدان چونکە بەڕاستی هەڵبژاردن ئەرکە مافە ویژدانە پێویستە ئاگامان دێ بێ لە بەرامن هیچ ئیمتازێک داواز لە مافی خۆمان نەهێن ممارسەیەک بێ بە جوای لە شوێنی خۆیدا بەکاری بێن بۆ ئەنجامدانی گۆڕانکارێکی جوان و ڕیشەیی بەبێ خوێنڕشتن بەبێ ناڕەحەتی بە پەنجەی خۆمان بە سندوقی دەنگدان یەکلای کەینەوە شێوازی حکومڕانی بگۆڕن چونکە گەیشتنە بن بەس کۆتایی هاتووە چیتر هاوڵاتیان توانێوان نەماوە کە بتوان تەحملی ئەو بارە لارە ئەم بارە دۆخە ئابووری ناڕێکە بگرن کاتی گۆڕانکاریە. بەرپرسیارەتی گەورەی ئەم تێکچوونی ئەم دۆخەکە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ینی ڕوبەڕوو بەرۆشی هاوڵاتیانی گرتووە چی لێ بەرپرسا و پێویستە چی ئەم دۆخە چاک بکات. تا هۆکاری سەرەکی ئەم بارودۆخە لەبارە حکومڕانەکانن بۆ گۆڕانکاری جەنای خۆمان دەست پێ دەکات تاکتاکی هاوڵاتیان بەرپرسیارن کە ئەمڕۆ ممارەسەی مافی خۆیان کەم بە جوانتری شێوە دەستکەم بە گۆڕانکاری جەزری بە پەنجەی خۆمان دەبێت.
بەناوی خۆی گەورە و میهرەبان خەڵک پێویستە بۆ ئەوەی ژیانی خۆی بگۆڕێ دەنگ بدا بۆ کەسانێک کە دەستیان پاکە کە مەلەک پێیان پاکە کە خزمەتیان بە خەڵک و بە خاک کردووە کە خاک وڵاتیان پاراستنەوەک بە تاڵانیان بردووە دەنگ بۆ کەسانە دەکە کە دەستیان پاکە دەستیان پیس نەبوو بە هیچ گەندەڵیەک بە هیچ زوڵم و زۆرێک بە بردننی ماڵی ئەو میلەتە دەنگ بەوانە دەنگ کە خەمخۆریان بووە کە هەتی بۆ بەخێوکردوون کە کۆمەک و دارایی بۆ کردوونەوە کە بەخشینی بۆ دروستکردوون کە خەڵک پارەی بردووە بەڵام ئەو پارەی هێناوە خەڵک پارەی ئێمە بردوتە دەرەوەی وڵات ئەوان لە دەرەوەی وڵات پارەی هێناوە خەڵک بابی ئەو منداڵانەی بە کوش داوە لە ناوی بردوون بەڵام ئەوانە منداڵەکانیان بۆ بەخێوکردوون خەڵک دەنگ بدە بەوانەی کە لە زیاتی منداڵەکان بنێنە کافتریا و شوێنەکانی خراپبوونی خەڵکی ئەوان بریانە مزگەوتەکان فێری دەرسیانکردن فێری قورآنیان فێرکردن فێری ئەوانکردن بن بە تاکێکی سونمەند بۆ کۆمەڵگا فێری ئەوانکردن ببن بە منداڵێک کە ببن بۆ ڕەحمەت بۆ دایک و باوکیان بۆ دەور و بەریان بۆ میلەتیان بۆ خاچیان بۆ خەڵکیان فێری ئەوانە بن کە کەسێکی تاکێکی بە ئەمەک بن دەبێت دەنگ بدەن بەوانە ئەم دۆخی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بەشی زۆری بەرحکوم ئەو حکومڕانانە دەکەوێت کە سیاسەتێکی چەوتیان کردو لە ڕابردووە یان هاوڵاتیانیش بارتەقای خۆیان باجی ئەم دۆخە دەدات بەڵێ مەسلەی ئەو دۆخی کێستا تێکەوتوین دوو تەرەف خەتابارە بە حەقەت بڵێن یەکەمیان ئەو حیزبانە کە خەتابارن چونکە بێ ئەمەک بوون بەرامبەر بەو خەڵکەی یعنی بێنمەک بوون ئەو خەڵکانی کە لە شار خزمەتیان دەکردنەوە لە شار بوون بە تۆق بۆیان و خەڵکەش بخۆی تاوانبارە چونکە زۆر خەڵک شاهیدی بۆ داون ڕاست ئەوان تەزویریان کردووە ڕاست ئەوان شتی نالەباریان کردووە بەڵام خەڵکی شاهیدی بۆ داون کەواتە وەکو کە شەیتان گوتنی کە خەڵکی هەڵخەڵەتان لە جاندەم خەڵک گلەیی کرد بە شەیتان گوتان کاکە بوات لێکردن شەیتانتی وەلا تەلومونی وەلوموا ئەنفوسەکم کاکە لۆمەی من مەکە لۆمەی خۆتانکەن کاتە زۆر جاریش ئێمە دەبێت لۆمەی خۆماکەین چونکە تۆ دەبێت کەسێک بنێری بۆ شوێنەی کە دوای لە دنیا کامل لەسەری قەرزدار نەبی چونکەوە شاهیدی دانا ئەوە تۆ شاهیدی دەدەی کە دەڵێ بەڵێ فلان کەسی کوڕی فلان کەسی شانی ئەوەیە براگەورە و نوێنەری من بێ شانی ئەوەیە مەلەفی ماڵی و اقتصادی منی لەبەردەستدا بێ شانی ئەوەی لە جات من قسەی بکە کەواتە دەبێت کەسێک بنێری سپینە لە دنیا کامل لێ پەشیمان نەبێ ئێمە وەک میلەتی کورد بە میلەتێکی مسلمان ناسراوین بۆیە خۆم وەک مسلمانێک ئەنی ڕوو لە هەموو دەنگ دەرێک دەکەم کە پێی دەڵێم ڕاستەخۆ زۆر بە سەراحەت پێی دەڵێم گوتراوە ئەو کەسە ئەلفێکی بەسە کەسانێک کە 27 ساڵە حکومداری ئەو وڵاتە دەکەن بە چاوی سەربینیمان بەیکبووی خۆمان بیسمان چ پەرەزیکیان هەبوو چ خزمەتێکیان بووین دەتەکەێت کەس ناڵێکیان نەکردووە بەڵام ئەوەی کە کردویانە یعنی بای ئەوەندێنێک کە باز بکرێن ئەوجا لە ڕووی کۆمەڵایەتی و ئەخلاقی و ئەو شتانەوە هەموو موسڵمانێک دەبێت ئەو شتانە لەبەر چاو بگرین دەبێت ئەوەی کە لە پێشێتی ئەو دەنگدانە کە لە پێشێتی ئەرگیز لەبیری نەکا ڕابردوو لەبیر نەکە ئەنی دەنگ بە کەسێک بدا کە خزمەت بە دین و ژین و میلەت دەدا وڵا هیوادارم گەنجەکانی ئێمە لە ڕۆژی 12/5/2010 کە چوونە سەر سندوقی دەنگدان مافرخوراوەکانی خۆیان وەبیر بێتەوە بزان دەنگ بە کێ دەن و دەنگیان بۆ کێیە بۆی هیوا ئاواتەکانیان بێنەدی ئەمە سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە کار و کارنامەی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا بەشێک لەو هاوڵاتیانە پێیان وابوو تاکە هێزێک لە کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەقینە و کرداریانە لە بەرژەوەندی خاک و خەڵکدا کاری کردووە کۆمەڵی ئیسلامی بووە ئەو نوێنەرانەی کە لە ناوەندە حکومیەکان و لە پەرلەماندا بوون بە دەستێکی ئەمین و دەستپاکەوە کاریان کردووە و لە پێناو خاک و خەڵکدا تێکۆشاون بۆیە هەمووان بەیەک دەنگ کار دەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی تا دیدار بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ